کاریگەری پێگە ئابوووریەکەی ڕۆژاوای کوردستان لەسەر سووریا میوانێکم لەگەڵدا دەبێت لە شاری کۆڵن لە ئەڵمانیاوە بەڕێز خورشید ئالیکا ئابوورینا زۆر دەگرم. کاک خورشید سڵاوت لێبێت. دەمەوێت بۆ پرسیارە دەست پێ بکەم، پێگەی ئابووری ڕۆژاوای کوردستان دەتوانێت چۆن هاوکار بێ بۆ ئەوەی ئابووری سووریا پێش بخە؟ بەێ بڕاستی سلااوێشتارە وژ تەماشاوێ کورساترە ڕەوشە ئابووری لە سووری بتەوایی هینا سەرڕاست نەبووە و لە ڕۆژاواژی هینا ڕەوشاوێنا پچکی زەحمەتە ji ber di ev dema çûde ew rewşa neh çêbû li Eşrefî û Şêx Mexsûd ew êrîşa dijî Kurda li wê de û ana jî li Dêrhafrê û meskena de li ser sînorê Helebê û Reqayê ew êrîşa dijî Hesedê çêdibe. Ev dihêlê girewşa abûrî li Sûrî tevayî zehmet be û gelek nîşanên abûrî hene li Sûrî مرو لیمنر مرو زان بکار روشا آبوری لسوری بکدره وقت دبی نشانه یکی هلبرینا نافخایی یا تباهی لسوری بری رژیم سوری کبن بکره 18 میلیارد دلار امریکی بو ایرو بوی 23 میلیارد دلار امریکی جاردی یعنی 300 بلند بوی بس جاردی هندگه لگور او شر سوری چبویه و سوری گلک آواهی جر لازمه حتی کاربه پیش که و جالیه و آواهی جیه کس آلیکاریا وینا ناکه آده رجین گوهراندنا پریا او جی گلک گوهرتن تید چه نبویه نرخ حمدشتین مواد اساسی لسوری بهانه حتی لروجاوا جی بهانه يعني حتى اب نرخ دولار امريكي گوهرتنên çêbûn di pereyê Sûrî de diyekê meha yekê di 2026 ew guhertinê han jî nehişt ew abûriya han pêş neqisî hiştiye enflasyon rêceya mezinbûna buhayê bilind kiriye. Bala. Kak Xurşîd, ئێستا دەبینین ئالۆزی لە نێوان با بڵێن حکوومەتی سووریا یا هێزەکانی سەر بە حکوومەتی سووریا لەگەڵ هەسەدە هەیە. ئەو ناوچەیی کە لە ژێر دەسەڵاتی هەسەدەدایە ناوچە کوردیەکان بەتایبەت لە ڕووی پێگەی ئابووری و اقتصادیەوە چ قووەتێکیان هەیە و دەتوانن چۆن ببنە کارتێکی زەخت لەسەر حکوومەتی سووریا و لەسەر سووریا چونکە ناوچە جوگرافیەکەی لەژێر دەسەڵاتی هەسەدەدایە لە ڕووی پێگەی ئابووریەوە پێگەیەکی بە قووەتی هەیە. بەێ ئەv ئابووریە ڕۆژاوا گتەبلی ئابووریە سووری ببێ و آرامیک سیاسی و آرامیک آبوری سوری گشی چیکه بس پروبلم دکودیه حتی آنا اف حکومتا دمکی آسوری اعتراف مافی کردان آدوانا و مافی قسجی حسدی نادوانا و دبی اف کسی هان وقت دبی تنظیم حسدیه يعني ركفتنك هيد نيفيكا حسدي وحكومتها سوري ده افريكفتن حتى نرى بپیشیده افریکفتن گپیکنیه و روشا سوری زحمت به و روشا کرداجی زحمت به و روشا حکومت سوری دمکیجی زحمت به اجبر وی هاوی دوی گلک وقت به ضغط چه به قوات تحالف دولی امریکی جو اوروپا جو کردستانیا گکاربن افریکفتنا آداری 2024 آد نویکا جنرال مظلوم عبدي هسدي ورئيس سوريا دمكي احمد شرع شيبويه افريكفتن جهر بيشته وروشا ابوري سوري جيشي بوغهره يعني قال لك نفط بترول لاليه روجافا هي قال لك غاز جي هي قال لك وقت بتشاندني جي هي وقت استثمارات شيببن وقطاندن شيببه وروشا سوري تشيتر ببه وخلق جي بين استثماراتها بقطاندني لسوري بكن حتى أب روش نآرام به وروشا كرداجي لو جاوا زحمت به وروشا حكومتها دمكيجي زحمت به. بله لرابردوها هەوڵێک هەبوو لەلایەن ئەمریکا و بانکی جیهانی و دامەزراوە نێودەوڵەتیەکان کە سووریا بکرێتەوە بە ڕووی وەبەرهێنان و استثماراتی خارجی و دەرەوەیە. ئەم ئالۆزی و شەڕە
کە لە کۆتایی قسەکانی شتا بە کورتی ئاماژە و پێکرد جارێکی تر سووریا ناباتەوە بۆ ئەوەی کە هیچ شەریکاتێک جورئەتی ئەوە نەکا کە بێت لەوێ کار بکە چکەوان بە دوای شوێنێکی سەلامەت ئاگەڕێن بۆەوە بەرهێنان بەێ حتا ئارامیک سیاسی چێنەبە حتا ڕێکەفتنێک سیاسی دناب ملەتی سووری تەواایی درزی علەوی کورد حکوومەتا سووری چێنەبە کەس نکارە استثماراتا سووری بکە وەک دەبێژن ڕأس المال جەبان يعني ئەو پەرە خەلک ناین استثماراتا سووری ناکەن و گۆر حکوومەتا دەمکەشی دەبێژت بێ استثمارات هەنە بەس ئەو شتەغالینە هینا استثمارات لەسەر عەردەی چێنەبوونە حتانا يعني عقوبات أمريكيجي راشتن الجزائر قيصر بس جاردي دبيزن حر شش مهاوي الفا والروشة سوري منارن بكا تعديل أقلياتك تعديل هاو دولتي دورا خدك روشة ويناد آلية ديمقراطية تشاواية السوري قابنا دفيالي نافجة احتمالك هي مظن جاردي أمريكا جزاينا نه لسرخه وبري دمكيجي بريطانيا جزاين لسر كس نادانين د حكومتها سوري دنه ود دولها وزاره الدفاع دنه او جي كاردكن بحكومته وافقش مترسينه كس ناي استثمارات على سوري ناك وتاباهي شناب وتقاب ناين عابتن لانه حطانا تشتري سوري دبه ده افصل ودمه يشودش قاوا رجيم هاتي روحن واف حكومتنا هاتي گش شەڕە بالابوون چێ نەبوویش ئاوایە بەڵێ کاک خورشید دوایین پرسیارم مامەڵەیەکی ئەقلانی لەلایەن هەسەدەوە بکرێ بۆ بەرەو پێشبردننی اقتصاد و ئابووری ڕۆژاوای کوردستان چییە؟ تۆ پێشنیازی اقتراحی چی دەکەی؟ بەێ ینی هەسەدێ و کوردی ڕۆژاوا ئامادەنێ vê ئابووریە ڕۆژاوا وقتی سیستمک سیاسی هبه به آبوریه تخن خدمتا ملت کرد و ملت عرب جی لروجاوا و تخن خدمتا سوری توایی تخواستن جوه حکومتا دمکیل شامه مافی کردا بدوا وقتی مافی کردا بدوا رکفتنا بهسته دیر بمشینه و آرامی چه ببو اف آرامی جی و برجواندیه بله بەڕێز خورشید ئالیکا ئابووریناس زۆر سوپاس کە لەگەڵمان بووی ماندوو نەبیت.